ئێمە نابێ لە کاتێکا دڵنیانی لەوەی پێگاتەی ئەم هێزە چۆن بەکاردێ لە ئایندا ئێمە ناتوانین شەرعیت ببەخشین بە هێزێکە ناتوانێت زەمانەتی ئەوەمان باتێت کە لە ئایندا وەکو شێوازێکی مێهانی تەعاملەکە دووریش نییە لە زانیاری بەڕێستان و ڕایگشتی کە هەندێک هەڵسوکەوتی هەندێک لەلایەنەکانی حەشدی شەعبی بووە تەمای پێشێلکردنی مافی مرۆڤ و ئەنجامدانی هەندێک تاوانی مەترسیدار و بۆ خۆیان هەندێک من ناڵێم حەشدی شەعبی ئەڵێم هەندێک لە ناو حەشدی شەعبی بە ناوی حەشدی شەعبی کۆمەڵێ تاوانی قێزەوەنیان ئەنجام داوە کە ئەمە مەترسیەکی بۆ سونەکان دروست کردووە کە ناوچەکانیان نەکەوێتە ژێر مەترسی هەڕەشە و ناتوانن بە ئەمن و ئیستیقرارەوە بژین لە کاتێکیشا تا ئێستا حکوومەتی عێراق پەسەندی هیچ یاسایەکی نەکردو بۆ چەکدارکردنی هێزەکانی حەشدی نیشتیمانی یاخود حەشدی عەشائیری یار حەشدێکی تر لەو بابەتانەی کە ئەکرێ لە کاتێکا بە لێشاو بە بێ سنوور هێزەکانی حەشدی شەعبی چەکدار کراون بە هەندێک چەک زۆرجار بەهێزتر لە چەکی جێشی نیشتیمانی عێراقیش لەبەرەوەی ئەم هەر لەگەڵ ئەوە نین کە حەشدی شەعبی نەبێ بەڵام لەگەڵەوە نین بەم شێوەیە ببێ ئەڵێن با تەوافقی لەس ئەگەر قەرارە حەشدی شەعبی ببێ با لە کاتێکی حاڵەتێکی ئاساییە ببێ بۆ ئەوەی عێراقیەکان بتوانن لە سەرخۆی خۆیان بیرکەنەوە هێزێکی حەشدێک دروستکەن نیشتیمانی بێ هاوسەنگ بێ هی هەموو پێگاتەکان بێ هی نیشتیمانی عێراق بێ نەکی تایفێکی دیارکرا